یاسری تەمەن 14 ساڵ کە منداڵێکی ئاوارەیە. ئاوارەیی و دەستنەڕۆیی و بێباوکی ناچاری کردووە شان بداتە ژێر سەختی ژیان و لە نێو خۆڵ و خاشاکدا بژێوی دایک و خوشک و براکانی دابین بکات. من باوکم مردووە، من ئیش دەکەم بۆیان، دوو برایترم هەیە لە ماڵەوەن و خوشەکەشم و دایکیشم. من کاریان بۆ دەکەم و مەسرفیان دەکەم، پارەکەم ئەدەم بە کری خانۆکەمان. لێرە قوت و فافۆن لەم خۆڵ و خاشەکەدا کۆ دەکەمەوە، تەنها من کاریان بۆ دەکەم. یاسر کە ڕۆژانە 12 سەعات بۆ پەیداکردنی کریەی ئەو خانووی کە تێیدایە لە ناحیەی ڕزگاری لە نێو خاشاکدا کار دەکات و پاش کۆکردنەوەی شتی فرێدراوی ماڵان بە ماتۆرسکیلەکەی دەیبات بۆ فرۆشتن. من لەناو ئەم خۆڵ و خاشاکەدا کار دەکەم، ڕۆژانە 5 بۆ 6,000 دینار پەیدا دەکەم. ئەیدەم بە کرێخانۆکەمان، ماڵەکەمان لێرە نییە، لە جلولایە، لێرە ئاسن و فافۆن کۆ دەکەمەوە. کرێخانۆکەمان 100,000 دینارە. جگە لە یاسر دەیان منداڵی تر لە نێو خۆڵ و خاشاک و پاشەڕۆی ماڵاندا بژێوی ڕۆژانەیان پەیدا دەکەن بەبێ گوێدانە باری تەندروستی. لێرە ئیشەکەم 2 هەفتە ئیشەکەم لێرە ئەدەمە 50,000 بە حەسەنایەکە 2 هەفتە هینەکەم ئاسنەکەم و ئەدەم لەوێ بە حەسەنایە 50,000 بۆغا لەبەر نەبوونی لە مەکتەب دەچوومە. قەیرانی دارایی و کەمکردنەوەی موچە و ئاوارەبوونی هەزاران خێزان هەزاران منداڵی ناچار کردووە کە بۆ پەیداکردنی بژێوی خێزانەکانیان کاری قورس ئەنجام بدەن. دڵشادەنوار، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.